بەرپرسە ئەمریکیەکە بۆچی بە سوودانی وت ناچارمان مەکەن خۆمان پارەی هەرێمتان لێوەربگرین. لە کۆبوونەوەکەیشاندا ئەمریکیەکە و سوودانی بۆچی دەمەقاڵێ دروست بوو. موچەی هەرێم و بڕینی قوتی ملیۆنێک و 200,000 کەس پەیوەندی ئەمریکا و عێراقی تێکداوە و ئەم جارە گفتوگەکانیان بە دەمەقاڵە کۆتایی پێهات لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراقدا. کۆنسڵخانەی ئەمریکا کۆبوونەوەیکی تایبەتی خۆیان لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕاگەیاندووە. تێیدا پرسی موچەی هەرێم و پەیوەندی هەولێر و بەغدا تاوتوێ کراوە. بە پشتبەستن بە گوتەی میدیا عەرەبیەکان و سەرچاوە تایبەتەکانی واگۆن لە کۆبوونەوەیەدا باڵێوزی ئەمریکا گفتوگویەکی توندی لەگەڵ محەممەد شیع سوودانی ئەنجامدا و پێی ڕاگەیاندووە. ئەمریکا چیتر چاوەڕوانی ئەوە ناکات بە پێشچاویەوە دۆخەکە خراپتر بێت. بە گوێرەی زانیاریەکان باڵێوزخانەی ئەمریکا بە سوودانی وتووە موچەی موچەخۆرانی هەرێم بنێرن و هەرچی زووە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم دەست پێ بکەنەوە. گەرنا ئێمە لەو پارە نەوتەی کە دێتەوە بانقەکانمان بەشی موچەی موچەخۆرانی هەرێمی لێ دەدەین. ئەوەی نوێنەرانی ئەمریکا لە بەغدا وتویانە زمانی هەڕەشە بووە لەگەڵ سوودانی قسەیان پێکردووە و بەڕوونی بە سەرۆکوەزیرانی وتووە وامە لێمەکەن ئەو حەقەی خۆتان نایدەن ئێمە لێتان وەربگرین. ئەم کۆبوونەوە توندەی نوێنەرانی ئەمریکا و سوودانی لە کاتێکدا لە ماوەکانی ڕابردوودا وەزیری دەرەوەی ئەمریکا لە پەیوەندێکی تەلەفۆنیدا بە محەممەد شیع سوودانی ڕایگەیاند. ئەمریکا نیگەرانە لە بارمتەگرتنی موچەی کوردستان و وەستاندنی هەناردەکردنی نەوت. محەممەد شیع سوودانی لە نێوسێ بژاردە نازانێت خۆی بۆ کامیان یەکلایی بکاتەوە. یەکێکیان داواکاری گروپە میلیشیاکانە بۆ بڕینی پارەی هەرێم، ئەوی دیکەشیان بانگەشەی هەڵبژاردنەکە دەتوانێت کارتی سزادانی کورد بەکاربهێنێت کە ئەم دوو خاڵە نزیکە لە یەکترەوە. بەڵام خاڵی سێم فشارەکانی ئەمریکایە کە خەریکە ئەمریکا لەوە تێبگات گفتوگۆ لەگەڵ عێراق سوودی نییە.